خۆشەویستم هەیە باش بەیانی ڕۆژی ڤاڵەنتاینە جا من گوڵێکی زۆرم بۆی کڕێوە یەک دوو برادرم هەنوو جایز نییە باشە و ئەمە خۆشەویستی سەریکە خۆشەویستی لا کوتەیە خۆشەویستی ڕسمیە دەستگیراندارتە دەستگیرانتە من مارە ناکردە مارە نەکرد یعنی هیلا کۆڵان وشتی وایە نا چۆن یعنی کۆڵان لا کۆڵان یعنی ناشەرعی چۆن بڵێ ها یعنی چۆن بڵێ یعنی ڕسمی نییە شتەکە ڕسمی نییە نا من مارە ناکردە فقط دەست حەشت کەمە حاشمت کەتن و زۆر باش ڤاڵەنتاین برای شرینم هیچ ڕەبت و پەیوەندیەکی بە ئیسلامەتی ئێمەوە نییە هیچ ڕەبت و پەیوەندیەکی بە موسڵمانانەوە نییە ئەمە قەشە ڤاڵەنتاین باشە ئەمەی داهێناوە کەواتە هی گاورەکانە تۆ ئەگەر خۆت بە موسڵمان بزانی ئەمە ناکەیت لەو ڕۆژەیە گوڵ پێشکەشی هیچ کەسێک ناکەیت ئەمەی جەنابیشت ئەم کەپڵایەتی ئەمەش هەر ناشەرعیە بۆ خۆی هەر ناشەرعیە زۆر ناشەرعیە تۆ ئەگەر ئەتەوێت لە ڕێگەی خۆشەویستیەوە بگەی بە ئەم کچە توانی لە دەرگای ماڵیان بیت بڕۆی دەستی باوکی ماچکەی باوکت و براکانت و خاڵ و مامەت و کۆمەڵی بڕیشسپی پیا معقول بخەیتە ڕێگا بڕۆن داخوازی ئەم کشت بۆ بکەن ببوورە مامۆستا تووشی باخنی ئازچە داخوازی نزیکە حەفت جارە ماڵاوی ڕازی نەبووینە حەفت جار ئەز کوێی من گوتە چت وێت دەبووەکەم بەس دەنا من بێشتام نادێ والحەمدوڵڵا وڵای تەواو کاکەت برای شرینم کە نایدەن تۆ نابێت پێداگری بکەی لەسەر ئەوەی من هەر ئەمەوێ ماڵی خۆیەتی نایدا کاکەیان کچەکەش یعنی دەڵێت شوو ناکەم بە هیچ شخصێک بە عەلەنی لەناو کەسوکاری خۆی وتووە بم کوژم مام دەنەکەس شوو ناکە با بمێنێتەوە باو بوو باپیر و کەسوکارەکەی ڕازی نین بەم زەواجە کەواتە ئەمێنێتەوە سەر هەردووکتان بەڵام ئەمەی کەوا لە چواردەی دووها ئەکرێ برام ئینسانی موسڵمان ئەگەر یەک تۆزێ بیر بکاتەوە هیچ پەیوەندێکی بە موسڵمانەوە نیە هیچ پەیوەندێکی بە ئیسلامەتی ئەمەوە نییە ئەمە حرامێکی گەورەیە خەڵک ئەمانە ئەکات بەڕاستی ئەمە پەیوەندی بە گاورەوە هەیە ئەوان یەک ڕۆژێکیان هەیە بۆ خۆشەویستی ئێمە هەموو ڕۆژێکمان خۆشەویستیە ئێمە هەموو ڕۆژێکمان بریتە لە تەبایی لە خۆشی بۆیە کاکە گیانەمەی جەنابەت 7 ساڵە کچێکت بەستووەتەوە گلت داوەتەوە نەیەڵی شووبکە نە شووەکا بە تۆ نە ئێڵن شووبکا بە تۆ ئەمە هەمووی بۆ خۆی خراپە کاکێکە وازی لێبێنە بە ساقی دڵە بم من بای 25 وەرەقە گوڵم بۆی کڕێت تەمەنی 25 ساڵە بای 25 یعنی گوناحبارم گوناحباری بە قوربانە بم 25 وەرەقە ئۆپڵێکە کات یەک ئۆپڵەکە تەڵەبای جارە چی لێ بکەم مامۆستا و تیتی گوڵم دێ و گوڵەکانم بۆی کڕیە و ئەخە 25 وەرەقە کاکەمە کارەساتە بە ساقی دڵت بم یعنی گوناحبارم زۆر گوناحباری برا جوانەکەم زۆر گوناحباری 25 وەرەقە بدەیتە گەنجێ ژنی پێبێنێ باشترێکە یعنی ئەو خێرە گەورە وەک خۆت ژن ناهێنی و ژنت نادەنێ بڕۆژ بۆ گەنجێ بێنە وەڵڵا مامۆستا گیان وەڵی ژن لای ئێمە بە 25 وەرەقەن یعنی احترامم بۆ هەموو داکو خوشکە ئەزانم لای ئێمە قوربانگیان گەنجێ 25 وەرەقەی بیتە باوەڕت هەبێ دوو ژنی پێهێنێت وەڵڵای لای ئەمە دوو دەفتەر ئەو جە بزانم پێت ئەدەنیشیانە نا براگیان من ئەزانم ماڵ هەیە بە یەک ئەڵلقەیەک ڕازیەک چەکەی با بەشوو بەس ڕەکە محتەرەم و ڕێک و پێک بێت 25 وەرەقە ئەزانی چییە کاکە گیان 25 وەرەقە خوێنی پیپ زەلامێکە بۆ خاتر خۆ جا منیش وڵای خۆشم ویستووە بۆیە خۆشەویستی بە گوڵ نییە بەخوا خۆشەویستی فعلە کردارە لە ناو دڵایە و تەشرینەکانە وەفایە نەک گوڵ و باغە و نازانم ئەو شتانە ئەمانە من وە ئەزانم شتانێکن تەنها بۆ چاولێکەری ئەکرێن بۆیە کاکە گیان تۆ توانی گوڵەکە بەریتەوە ڕاستە 25 وەرەقەت پێداوە بڵێ بە 20 وەرەقە لێم وەرگرەوە 20 وەرەقەکە ئەتوانی بیدەی بە شتێک نایفای بینە مامۆستا دەمێکە پێم داوە نیم سەعات دەبێ ینی داوتە پێی ئایچی دەی کاکە گیان خوا ڕەحمەت لێ بکا برا گیان شتێکی باش ناکەی بە ساقەی دڵت بم ئەگەر ئەتەوێت لە ژیانی هاوسەرگیریدا سەرکەوتوو بیت ئەم ڕێگەی تۆ ڕێگەیەکی هەڵەیە اسأل المجرب ولا تسأل الحكيم وەرە کاکە گیان ئێمە ئەزمونمان هەیە ئێمە ئەزانین ئەو گەنجانەی کە لە ڕێگەی حوبحوبێن و کەپڵکەپڵایەتیەوە زەواج ئەکەن یەک دوو ساڵ ئاوا بە خۆشی ئەیبەن بەڵام دوای ئەوە ئەکەونە قوڕەکەوە دوای ئەوە تێ ئەگەن کە ئەمان چی غەڵەتێکیان کردووە
باوەڕت هەبێ کاکە باوەڕت هەبێت بەڵێ بڕۆ یعنی لە من مەپرسە کاکە لەو کەسانە بەپرسەکە بەو شێوازە زەواجیان پێکێناوە ڕاست باشە برا جوانەکەم دەستان خۆش مامۆستا بورە سەر چاوێمە سەیدا هاتی